هەر کەسێک شوێ هەڵە و پەڵە و گوناه و تاوان و نهێنی و شاراوەی خەڵکی و مسلمانان و ئیمانداران و برای مسلمانی خۆی کەوێ رب العالمین شوێن هەڵە و پەڵە و کەم و کوری و گوناه و تاوانەکانی ئەو ئەکەوێ گوناهەکان و تاوانەکانی ئاشکرا ئەکا با هەمومان بەیەکەوە گوێ لەم وتارە بەهێزە و بە پێزەی ڕەسوڵ الله بگرین صلی الله عليه وسلم کە ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی بێ بۆمان ئەجێڕێتەوە ئەفەرمێ صعد رسول الله صلى الله عليه وسلم المنبر فنادى بصوت رفيع فقال يا معشر من أسلم بلسانه ولم يفض الإيمان إلى قلبه لا تؤذوا المسلمين ولا تعيروهم ولا تتبعوا عوراتهم فإنه من تتبع عورة أخيه المسلم تتبع الله عورته ومن تتبع الله عورته يفضحه ولو في جوف رحله رواه الترمذي وقال هذا حديث حسن غريب ورواه ابن حبان في صحيحه وقال الأرناؤوط إسناده قوي أمبا برزا فرمي پیغمبري خوا صلى الله عليه وسلم روجك بسر من بركي خوي كوت بسوتيكي برزو بلند وفرمي أي كوم الله أو كساني كوا زار مسلمان بونا بروكش مسلمان بونا بلام إيمان نشوتن يودلو درون ناختانوا واتايشا منافقن إيمان دار نين أزيت آزار مسلمانان إيمان داران مدن بدستو بزبانتان عيب دارو عيب باريان مكن بها لو بليك للرابردوا كردويانا تو يستا باسي دين بوكي تو يستا نصيحة آموشقاري منكي تو باسی حلال و حرام بۆکەی هەر ئەتۆ نەبووی کاتی خۆی وات ئەنجام ئەدا و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم و شوێن هەڵە و پەڵە و کەم و کوڕی و گوناه و تاوانی برای مسلمانی خۆت مەکەوە هەر کەسێک شوێن هەڵە و پەڵە و گوناه و تاوان و نهێنی و شاراوەی خەڵکی و مسلمانان و ئیمانداران و برای مسلمانی خۆی کەوێ رب العالمين شوێن هەڵە و پەڵە و کەم و کوری و گوناه و تاوانەکانی ئەو ئەکەوێ گوناهەکان و تاوانەکانی ئاشکرا ئەکا ئەو گوناهە و تاوانانەی کەوا هەیەتی لە بەینی خۆی و خوایە بەنهێنی ئەنجامی داوە پەروەردیگار ئاشکرای ئەکا ئابڕووی ئەبا فەضحی ئەکا حەیای ئەبا ئەگەر لە نێو ماڵەکەی خۆشی دابێ ئەگەر لە ژوورێدا بێ نێتە دەرەوەش پەروەردیگار حەیای ئەبا و ئابڕووی ئەبا ئەی ئەو کەسەی مۆبایلێکت بەدەستە لە سۆشیال میدیایە هەر خەریکی ئەوەی کەوا بکەوێ دوای عیب و کەم و کوری و تاوانی خەڵکیەوە هەر خەریکی ئەوەی بۆ لایک و کۆمنت و بۆ خۆ بەناوبانکردن خەڵکی فەزحکەیت و ئابڕووی خەڵکی بەری هەر خەریکی ئەوەی کەوا تۆڕە کۆمەڵایەتەکانی خەڵکی هاک بکەی بیسووتێنی یاخود بشیە نێوی بزانێت چ نهێنیەک و پەنهانیەکی تایە بزانە پەروەردیگار حەیات ئەبا ئابڕووت ئەبا ئەگەر لە نێو ماڵەکەی خۆشت دابیت بس واز بێنە لە عیبی خەڵکی واز بێنە لە هەڵە و پەڵە و گوناه و تاوانی خەڵکی ئیماندار زۆر گەورەیە